لەو ڕۆژە جوانە لەو ڕۆژە لەو مێژووە جوانەی کەوا یانزەیە پیرۆزبایی 4 ساڵەی دامەزراندنتان لێ دەکەم. بە بۆنەی 4 ساڵی دامەزراندنی کەناڵی دیمەن پیرۆزبایی لە کارمەندان و هەموو ستافی کەناڵی دیمەن دەکەم. پیرۆزبایی لە هەموو کارمەندانی تەلەڤیزۆنی دیمەن دەکەم. از دل پیرۆزبایی کەناڵی دکەم داخوازە سەرکەفتنە بوو دکەم. پیرۆزبایی دەکەم کە یادی 4 ساڵەی کەناڵەکەتانە لە 11 دامەزراوە. پیرۆزبایی 4 ساڵەی دامەزرانی کەناڵەکەتان دەکەم لە 11 بە بۆنەی 4 ساڵەی دامەزرانی تەلەڤیزۆنی دیمەن پیرۆزباییەکی گەرم لەو ستافە جوانە دەکەین. بە بۆنەی 4 ساڵی دامەزرانی کەناڵی دیمەن پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی کەناڵەکەتان دەکەم. دوای 4 ساڵ ئێوە توانیتان بەڕاستی بچنە ناوماڵی هەموو ئەندامێکی یاخود ناوماڵی هەموو ئەو کەسانەی کەوە حەزیان لەوەیە کە هونەر ببینن لە کەناڵەکەتان و حەزیان لەوەیەکەوە کۆمەڵگایەکەیان جوان بکەنەوە. ئێوەش بەڕاستی واتان کردووەکەوە ئەم پەیڕە و پرۆگرامانەی خۆتان لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی هونەریەوە زۆر پەرە پێ بدەن. ئەوەی کە من تەرکیزم کردووە لەسەر کەناڵەکەین گۆ بەڕاستی زۆر هەوڵی ئەوە دەدەن کە هونەر پێش بخەن. ئەوە شێکەکە لە خاڵە زۆر گرینگەکان لە بەرەوەی بەداخەوە لە کوردستان کەناڵی وامان زۆر کەمە کە زۆر زەڕوریشە ئێمە ئەو ئەرشیفەی خۆمان وەکو فۆلکلۆر وەکو هەموو بوارەکانی تری هونەر پێویستیمان بەوەیەکەوە بەڕاستی خەمخۆرێکمان هەبێ لەم بوارە. ئێوەش بەڕاستی تەقسیریتان نەکردووە، بەڵام پێویستیمان بەوەیەکەوە هەوڵی زیاترتان هەوێ و هەوڵی ئەوە بدەنکەوە بتوانن کەناڵەکانی دیکەش فێر بکەن یاخود ڕاکێشن بەوەی کە بەڕاستی زیاتر هەوڵی ئەوە بدەن کە هونەرەکەمان پێش بخەن. ئەوەی کە من لەو بوارەوە باسی دەکەم بەڕاستی زیاتر حەزم لێە لەسەر بواری هونەر باز بکەم. ئەویش ئەو کەناڵەیەکەوە ئێوە زیاتر پەرەتان بەو بابەتە داوە ئەوە جێگای دەستخۆشیە. پیرۆزبایی لە هەموو ستافی کەناڵەکەتان دەکەم، دەستخۆشی لە هەموو ئەندامانی ئەم کەناڵەتان دەکەم. بەڕاستی جێگای دەستخۆشین بە بەرنامەکانیشان، بەرنامە تەرفیهیەکان، بەرنامە کۆمەڵایەتیەکان، بەرنامە ئاینەکانیشان جێگای دەستخۆشی و دەستگوشینە. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هەروەها لە پیرۆزبایی لە یەکەی کارمەندانیان دەکەم بە بۆنەی 4 ساڵەی دامەزراندنیان. هیوای سەرکەوتن بە هەموو لایەکتان دەخوازم. زۆر سپاستان دەکەم. هیوادارم کاری جوانتر و بەرنامەی جوانتر و بە پرۆفیشناڵتر زیاتر دەربکەونەوە و بەرنامەکانیان زیاتر جوانتر بکرێ بە هیوای سەرکەوتن. هیویت کەم ئەف کەناڵێکی سەرکەفتی بیت بەردەوام بیت بۆ خزمەتە کۆمەڵە کوردستانê tiştê civakî pêşkêşket evî xelkî berev guherîneka baş bibet. Ez barkim 11 roja damezrandina vî kenalî ye. Hêviya me ew e ev kenala çavekî mezin berexete civakî û pîte hemî şta biket hemî programaş hemî layane taybet programet peywendî komalê ve hey çünkü komalê me rastî tehnî tiştê Kurdî ye hez tiştê Kurdiyê baş yê mifad ket yê komalayetî yê xêzanî me divêt em civaka xwe yan xêzana xwe beref guherînê beyn beref tiştê baş beref ayndeka serkeftî lewma hebûna kenalê wekî kenalê dîmen ez barim hindek mamostayê Şehrezayê têde heyn bisporin xdan mêjweka mezinin ya hunerî ez barim ku ew dişên tiştekî baş pêşkêşî vî xelkî kin û ev kenala bigehîte hemî mala li hemî xêzana. Ez ji dil pîrozbaya vî kenalî dikim daxwaza serkeftinê bû dikim. بەڕاستی کەناڵێکی زۆر جوانە کەناڵ دیمەن پیرۆزباییشی لێ دەکەم بە بوونی یادی 4 ساڵەیەوە ئەو کەناڵە جێی خۆی کردیتەوە لە ناو کۆمەلگا لەبەرەی کەناڵێکە زیاتر لەسەر خێزان و پەیوەندی و پتەی بە خێزانەکان بێک دەبەستێتەوە. ئەوەش شتێکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان. خێزانەکان زۆری مەشاکلانەیە گوێ لە ڕادەگرن دەبێتەوە ڕێگانیشان دەرێک لە بۆ ژیانیان. هیوادارم هەر بەردەوام بن. زۆر پیرۆزبایی لەو ستافە جوانەی دەکەم دایمە ماندووە بە ڕۆژە و ئیش دەکەن جێگەی ڕێزە لە بۆیان. ئەو بەرنامانەی کە من وەکو بینەرێک سەرنجیان ڕاکێشاوم بەرنامەی تامی ڕێگا کە شار بە شار گوند بە گوند دەگەڕێن و کۆمەڵێک بەرنامەی جوان تەشویق دەکەن و پێشکەشی بینەرانی دەکەن
ئەوە یەک لە بەرنامەکان. بەرنامەی دووەم کە جێگای دەستخۆشیە ئەویش بەرنامەی مامۆستا فاتی شارستانی کە خەڵکانێکی زۆر متابعی دەکەن و کۆمەڵێک بابەتی جوان و سەردەمیانە پێشکەش دەکات لە ڕێگای وتارە ئاینەکانیەوە. بەرنامەی گەرمەساتیش بەرنامەی زۆر جوانە کە ئەوزانم کاکە بارزان سنجاوی لەگەڵ ئەکتەرانی سلێمانی کۆمەڵێک ئەکتەری شاری هەولێر و ئەوانە بەیەکەوە ئیش دەکەن لە سلێمانی و ئەوزانم ئیشەکە دەکرێت. ئەویش بەرنامەی زۆر جوانە و من وەکو بینەرێک سەرنجی ڕاکێشاوم. کەناڵێکی تەرفیهی جوانە خێزانی پێم خۆشە زیاتر بەردەوام بن لەسەر مەسائلی کۆمەڵایەتی و وعیکردنی تاشی کورد کە ئێوەی دەستان پێگەیاندووە و زیاتر بەرەو پێش بچن و هەروەها بتوانن مەسەلەن چەند بەرنامەیەک لە بڕیارتاندا بێ بتوان پێشتری بێخن لە تربیەتدانی منداڵ کە ئێستا زۆر پێویستە و هەروەها گەنج کە ئێستا زۆر زڕورە ئەو هێزە خەوتووی کە لە ناو کۆمەلگایە بتوانن زیاتر وعیان بکەن بەرەو ئارستەی باشتریان بنەوە لە ئێستا کە دەیان بینن. دووبارە سوپاسان دەکەم بەخێر بێن سەرکەوتوو بن لە هەموو پرۆگرامەکانتان و دەستخۆشی لە هەموو ئەو گەنجانە دەکەم کە ئێستا لەو کەناڵە جوانە خەریکی خزمەتکردنی و کۆمەلگایە. بەڕاستی کەناڵێکی سەرکەوتووە، کەناڵێکە زۆر بەزووی خۆخستە نێو خەڵک و کەناڵێکی خێزانیە لە هەموو بوارەکاندا بە تایبەتی لە بواری ئاینی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری هونەری، لە هەموو بوارەکان خەڵک دەستخۆشیان لێ دەکات و سەربەرزین بەو کەناڵێکەوە لە ناو کووردا هەیە. بە تایبەتی بەرنامەی مستەفات شارستانی کە ڕۆژی پێنجشەمان پەخش دەکرێت بە ڕاستەوخۆ جوابی پرسیار وەڵامەکان دەداتەوە. جێگای دەستخۆشیە، هیوادارم زیاتر بەرەو پێشتر بچی لە ساڵی ئایندە بەرنامەی زیاتر و پرۆگرامی زیاتر پێشکەش بکرێ لە بۆ ئەوەی خەڵکی کوردستان ئیسپادەی چاچی لێ بکە و هیوادارین هەروە سەرکەوتوتر بن و کە بەڕاستی ماندوونە ناسانە هەوڵ دەدەن لە بۆ ئەوەی کەناڵەکەتان زیاتر بەرەو پێش بچی. هیوادارین بەرەو پێشبوونی زیاتر بۆ خۆتان وەبین و زیاتر بڕۆنە ناو خەڵک. هیوای بەردەوامیتان بۆ دەخوازم کە لە داهاتوو زیاتر پەرە بەکارەکانتان بدەن و کەناڵەکەتان زۆر پتە و بە پەرەپێدانی خێزان و چالاکی و کاری هونەریەکانتان دەستخۆشیتان لێ دەکەم. بەڕاستی یەک لە کەناڵە ڕۆشنبیریەکانە لە شاری هەولێر یەک بەخۆم زۆر مشتاقم بۆ کەناڵی ڕۆژانە متابعی بەرنامەکانیان دەکەم. بەرنامەی زۆر جوانیان هەیە. یەک لەو بەرنامانەی کە من زۆر معجبم گەرمەساتە چاوەڕێی خەڵک وەلێ دەکا کە ڕۆژانە خەڵک چاوەڕێی ئەو بەرنامەیە بکە کە ئەو کابرا دەگاتە ئامانجی خۆی. میم سپاسی کەناڵی دیمەن دەکەم کە توانیتی خەڵکەکی زۆر بۆ خۆی ڕاکێشی لێو شارە دوور خاتەوە لە بواری ئەو تەنگ و چەڵەمەی ئەو لە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکدا هەیە لە ناو شارەکەمان. پیرۆزبایی لە بەڕێوەبەر و ستافی کارمەندانی لە بەرامبەر کامیرە و دواوەی کامیرە و ئەو خەڵکانی کە گوێگریشین سوپاسیان دەکەین و زۆر بەخێر بێن سەرچاوان.